سلااو و ڕێز هەواڵین هێژە سلااو و ڕێز هەواڵین هێژە هونچۆنن باشن سەلامەتن هەواڵێن کو لەسەر خەتێنە هەواڵێن کو لەسەر خەتێنە هەواڵێن کو دەنگێ من دەبیسن هەواڵێن هێژە سلااو دەنگێ من تێ هێژی کەس نهاتیە سەر خەتێ هەواڵێن هێژە سلااو و ڕێز دەنگێ من باشە کەسێن کو دەنگێ من دەبیسن لە کەرەمە خۆ تشتێکی من بیسن سلااو و ڕێز هەواڵێن هێژە دەنگێ من چاوایە دەنگ چاوایە دەنگ باشە بەڕێزان لە کەرەمە خۆ تشتێکی بنویسن هەواڵێن کو دەنگێ من دەبیسن دەنگ باشە کاکیوە گەلک سپاس کەکێ دلۆڤان هەواڵێن هێژە من دخواست هەنێکی بەعەجەلە بێم پێش بەریاوە پێشکەتنەکی لەزگین هەیە ئەوژی ئەوەکو دەوڵەتە سووری حکوومەتە سووری لیستەیەکی نو یا تێرۆر و پشگیریکردن لە تێرۆرێ ڕاگەهاند دەوێ لیستێدا گەلک وڵاتێن عەرەبی و غەیری عەرەبی تێدا جێدەگرن و پەرە ji بۆی تێرۆرێ شاندنە و ئالیکاریە تێرۆرێ کردنە لە سووریایە لە گۆڕی لیستەیە کو سەرۆکێ کو حکوومەتە سووری ئیعلان کریە لە 11 تەموزێ 2014دا شەخسیەت و ئالیێن کو پشگیریە تیرۆری کردنە لە سووریایە هات ڕاگەهاندن ئەو دەمەکی درێژە لەسەر وێ لیستێ دەوڵەتە سووریایە کار دیکە گەلۆ نەها چاوە نەها چ بوو نەها ئەو ڕاگەیاندن لەوێ لیستێدا 597 کەسایەتیان سیاسی هەنا و 105 گروپ تێدا هەنا کو پشگیریە لە لیستێکردنە و 127 سازی هەنا کووانە دەسەریدا دەوڵەتە تورکیای جێدەگرن ژخۆ دەستپێکە لیستێدا ئەزێ بینم سەر ئەکرانەوە پشترا ناوێ ڕەجەب تەیب ئەردۆغان و سەرۆکێ حکوومەتە بەرێ ئەحمەد داود ئۆغڵو تێدایە و ڕئیس سەرۆ وەزیرێ بەرێ یا دەوڵەتە تورکیایە و سعد حەریری سەرۆکێ بەرێ لوبنانێ و سەرۆکێ لیستەیە المستەقبەل تێدا جێدەگرێ دەوێ لیستێدا دە هەمان دەمێدا کو گەلک وڵاتێن عەرەبی تێدا هەنە مینا بەحرێن سعودیا کوێت ئیمارات قەتەر مصر لوبنان جەزایر تونس مەغرب عێراق مۆریتانیا لوبنان فەڵەستین سوودان پاکستان ئەندونوزیا سەنێغاڵ تورکیا ئەریتریا نیجیریا فەڕەنسا و تایلاند کینیا نیپال و هەرێک کەسایەتی لە ئیسپانیا ئەڵمانیا و ئەمریکای داژی تێدا جێدەگرن و گەلک ژوانە لە ئاستێن بەرز یا سیاسەت تێدا کارکردنە و نەهاژی کار دەکەن مەناوێ ڕەجەب تەیب ئەردۆغان ئانی کو ئەو تێرۆریزمێ یەکەمە یعنی تێرۆریستە یەکەمە لە گۆڕی وێ لیستێدا دە هەمان دەمێدا دەوێ لیستێدا مەسرۆر بارزانیژی جێدەگرێ مەسرۆر بارزانی جێدەگرێ دەوێ لیستێدا کو لە گۆڕی دەوڵەتە سووریایە ئاریکاریە تێرۆرێکردە ئانجی بەشێک بوونە لە تیرۆرێ لە دژی دەوڵەتە سووریایە یعنی ئەو تێچواتایە ئەم وێ ئەو بکەین ji بۆی کو
من بەرێداژی گوتیە ئەس کارێ ڕۆژنامەوانی لەوێ کەناڵێدا ناکەم بەلکی ئەس زێدەتر کارێ شرۆڤە دکەم یعنی دەدەمەکیدا کو تێ پایین تێ هێڤیکردن ئانجی تێ کارکردن ji بۆی ku dewleta Sûriyayê û dewleta Tirkiyeyê dest bi diyalogekî bikin dest bi pêvajiyekî aştî û diyalogê bikin divê demê de ew lîst çima hat ragihandin di demekî de ku em dizanin rola Tirkiye ji bo Rûsyayê pir giring e û Rûsya jî hêza yekemîn e li Sûriyayê hêza yekemîn e ku em bêjin hêza eskeriya yekemîn e ku dikare çekên giran bi taybetî jî balafir û balafirxaneyê wî heye li Sûriyayê balafira hemîmî ye û hêza herî serekiya ya hewayî û di heman demê de dewarê dîplomasî de jî dîsan hêzekî herî serekê û li encûmena asayîş de dikare her biryarekî dijî Sûriya veto bike bêguman pêtiviya wî beragirtina Tirkiyeyê heye ji bo ku Tirkiye ji bo Rûsyayê boriyan nefesê ye û ew jî bêguman ku Tirkiye bibe boriya nefesê Rûsyayê temaman ji dervey îradeya Amerîkayê û Brîtanyayê danîne ji bo ku heger di hemî derî li ser Rûsyayê bên girtin Rûsya mecbûr dibe zêdetir biçe nav hemêza Çînê wê demê ihtimalekî mezin heye Rûsya û Çîn bi temametî bibin blokek bêguman welatên Rojavayî vêyekî naxwazin welatên NATO jî vêyekî naxwazin dixwazin ku Rûsya tenê bimîne di nava wê şerê de heta ku bikaribin dixwazin peywendiya Rûsyayê û Çînê peywendiyekî snûrdar be loma jî rêkdane ku Tirkiye heta ciyekî bi Rûsyayê re bibe alîkar bibe nefesa boriyê wî û bi taybetî jî dewarê abûdî û ekonomiyê de ku Rûsya bikare di demekî de ambargo li ser wî heye li rêka Tirkiye bikare be kelûpelên xwe bi taybetî jî enerjî û wize bikare be bifroşe hemî hikayet ew e di demekî wisa de bêguman Rûsya ihtiyacê wî bi Tirkiye heye û dixwaze heta ciyekî Tirkiye razî bike loma jî Rûsya pir guşaran zextan li ser Sûriyayê dike ku her çi nebe bi Erdogan re di demê pêş de rûne û fotoğrafekî pira bikişîne da ku Erdogan bikare be rewşa navxweyî henekî rehet bike ji bo ku Erdogan jî dizane her hîzbek her partiyek her grûpek li Tirkiyeyê piştgiriya penaberan bike û siyasetekî wî ji bo li dijî penaberan nebe nehawşûn ve nekare li hilbijardinê serkeve û nekare xwe li ser lîngan bigire loma jî Recep Tayyip Erdogan dixwaze mesajekî wisa bide em bi Sûriyayê me li hevkirî di navbera me de diyalogek pêşket hûn rehet bin dem dixwaze hêdî em dê bi hêdî li rêka Sûriya de ew penaberan vegerînin û di heman demê de me tirsiyên ku li ser Tirkiyeyê hene ku asayîşa Tirkiyeyê dixin bin me tirsiyan yani behsa hebûna terorê dikin li gorî xwe em ê hêdî vêyekê li rêka dewleta Sûriyayê çareser bikin em bi hewra li dijî em bêjin li gorî wan ku dibêjin PKK Sûriyayê şer bikin tiştekî wisa dixwaze yani Rûsya jî dizanî Tirkiye jî dizanî li hevkirin bi Sûriya re yani nêzî namûmkîniyê ye tiştekî wisa hesan nîne bêguman dê rojekî li hevkirin werê dê rojekî ew pirzgehek çareser bin niha lê pirzgehekên niha li Sûriyayê hene ez naxwazim yek bi Kureyî behez bikim û dem wenda bikim lê herî kêm 10 salan dikişînin û hemû jî di îradeya Tirkiye û Sûriyayê danîne mesela İdlib ne li gorî îradeya Sûriyayê ne li gorî îradeya Tirkiyeyê dê çareser bibe yani ew kiyanên ku li İdlib hene hukmraniye dikin Cebhetul Tehrîr Şam Heyet Tehrîr Şam an jî Elqaîdeya berê
وانە نەت تەمامی سەد لە دەستی تورکیادانە و گۆداری تورکایژی دکن و ئەو هێزێکی پڕمەزەنن بەحسا 100,000 کەسی تێکردن چەکێنوانی پێشکەتی هەنا تانکێوان هەنا تۆپێوان هەنا حتا چەکێنوانی دژی باڵەفران هەنا یعنی باڵەفرێن سوخۆیە هەری پێشکەتی یا رووسایە دەمێ بەرێدا خستنە خوارێ وانە دکارن بەڕاستی ڕەوشێکی وسادا و بە تەمامەتی بخوازن گۆهرتنێکی ڕادیکالی چێ بکەن و سووریا و تورکیای لە هەف بکەن و واپرسێکانە چارەسەر بکەن ئەو هێز دەبن بەڵا بەسەر ئەنقەرێدا تشتێکی وسە ممکن نیە دا هەمان دەمێنە هێزن و دەبن باندۆرە تورکیایدانە دیرەک موچێن خۆ لە تورکیا وەردەگرن و مینا قڕژێن تورکای تێن ناسکردن یعنی ئەو هێزێن و ژێرا دەبێژن ئوسۆ ئانژی ئارتێشا قاش و ئازاد کو نەهانا vێوان لێکردنە ئارتێشا میلی الجيش الوطني وانەژی یعنی ناڕازینە ژوەیەکەی چەند ڕۆژێن بەرێدا مەدید چەوە ئاڵێ تورکیای شەوەتاندن چەوە ئێڕشکردن سەر ئارتێشە تورکیایە و سازیەن تورکیای لە جەرابلوس و سەرێکانیە و لە ئەفرینێدا لۆ ماژی تشتێکی وسا ممکن نیە لێ دەوڵەتە تورکیا دەخوازە بە هەر ئاواییەکی بێ مەساجێکی بدە داکو دەنگێ ئەوێ ناوخۆ بە تەمامەتی قوت بکا و ببڕە بێگومان ئەوێ ناوخۆیی چقاسی ژوەیەکی فام دکەن ئانا چقاسی دەزانن و حتا و عسکەر هەبە و عسکەر مقدس بێ و شەڕ مقدس بێ و ئاسایشە تورکیا مقدس بێ ئەو یەک نایە چارەسەرکن دەبێت تو عسکەری خۆ دەست پێکەدا بکشینی کامژەمەژارێ دوور نەکەون چما دەوڵەتە سووریا دەوێ دەمێدا ئەو لیست ئاشکرا کرد و ناوێ ڕەجەب تەیب ئەردۆغان دەستسەری دایە کە دەست پێکەدا هەوڵ بدەم بزانم دکارم وێ لیستێ بینم سەر ئەکرانێن وە ئەس باوەڕم دکارم بەلێ نەها پڕخیان ناکە الرئیس الترکی ڕەجەب تەیب ئەردۆغان و داود ئۆغڵوژی تێدایە دەبینن دەناوێ دووەمیندا داود ئۆغلێ دەبک و پڕخویانەکە ئەو ماڵپەڕ یاکیە لێ بنەڕن سیریان نیوس و بە عەرەبیژی هەیە ئەم لێ بنەڕن ئەو ماڵپەڕە دەوڵەتە سووریایە یا فەرمیک و ئەو لیست لەوێ دەرێ بڵاو کردە هەواڵین هێژە وەک من گوت دەوڵەتە سووریا یعنی تەمامان دەوڵەتێک نینە حکوومەتە سووریایە تەمامان حکوومەتێک نینە و بە جارێکی تشتێک و رووسیا گوت تشتێک و ئیران گوت وانە قبول بکە پڕ جارنا لە چاپەمەنیە ئەس دەبینم بە ئاواییەکی نەڕاست ئەو یەک تێشڕۆڤەکردن و سووریا ئێرادەیەکی خۆنینە هەر تشتی گۆهداری رووسیای دیکانە خێر نەوسایە یعنی بێگومان وەک من گوت سووریا محتیاجی رووسایە محتیاجی ئیرانێ لێگەلێک جارنان لە هەمبەری کارتێ رووسیا لە هەمبەری زەختێن رووسایە و تشتێک بەدلێوی نەبێ رووسیا بخوازە ئەو کارتە ئیرانی بەکارتنی لە هەمبەری کارتە ئیرانی رووسیا بەکارتنی لە هەمبەری هەردوویان کارتێ وڵاتێن عەرەبی بەکارتینە بەوێ ڕەنگی دکارێت دەناوبەرە ڤان هەمی کارت و هێزانەدا هەم هاوکاریە خۆ بدۆمینێ هەمژی دکارێ مەناوەڕە بکە پارتیا بەعسی عەرەبی سووری دەوارێ دیسپلیندا پارتێکی پڕ حشکە یعنی ئەو قبول ناکەن ji دەرڤە زوو زەخت لەسەر سووریایە چێبن و لە گۆڕی زەختێن دەرڤە گۆڕتن چێ ببن رووسیا چەند ساڵن دەبێژە فلان مادێ دەستورە بنگەهین بگۆڕینە دەستورە بنگەهین بگۆڕینن لێ vێیەکی قبول ناکەن بە قاسیک و ئەو قبول دکەن و رووسیا هاوپەیمانێوانی هەرێ سەرەکیە بێگومان یعنی مەسەلەیە مەسرور بارزانی و هەنێک ئەندامێندنێ یا ئانژی هەنێک کەسایەتێندنێ یا عراقێ
کو دەوێ لیستێدانە زێدە باندۆرێ لەسەر سیاسەتە ڕۆژانە یا سووریایە ناکە ئەو یەک بەرێداژی لە گۆری ئیستیخباراتێن سووریایە ئاریکاریکردە دەما داعشێدا ئاریکاریکردە ئاریکاریە کەسایەتیان کردە لە گۆڕی ئیستیخباراتێ و بەوی ڕەنگیژی ئەو ناوبەرێدا هاتنە ئاشکراکردن یەک ژوانەژی ماڵباتە بارزانینە مەسرور بارزانیە و مەسرور بارزانی دەوێت دەمێدا دەما شەڕی داعشێدا بەرپرسیاری ئیستیخبارات تێبووە و بێگومان تێکیلێنوی بەوان ئالیانە ڕاهەبوونە یعنی هەمی بەرپرسێن قاش و مخالفەتێ ئۆپۆزیسیۆن و ڕکەبەرێن ڕژێما ئەسەد یەنک و نێزی تورکایەنە یەنک و لە گۆڕی بەشار ئەسەد تێرۆریستن چەند جاران لە پێشیا کامیڕیان ژە ئالیە هەولێرێ هاتنە پێشوازیکردن بە ئاڤایەکی پڕگەرێم فەرشێن سۆر ژوانڕە ڕاخستنە و لەسەر فەرشی سۆر دەرباز بوونە و هاتنە بە مەسعود بارزانیڕە بە نێچیروان بارزانیڕە بە مەسعود بارزانیڕە ڕوونیشتنە یەک نە تشتێکی ئاشکرایە لێ بێگومان ئەو ناوگاواکو دکەون ناو لیستەیەکی وسا باندۆرێکی دیپلۆماتیکژی دکە یعنی بە تایبەتیژی ji بووی تورکیایە ناوشونڤە ئەس فام ناکەم یعنی هەگەرکو ئەو لیستە نەوێ پاشداخستن ئانژی نەبێژن ئەو لیستە نەیامێ ئانجی گۆڕتنێکی تدا چێنەکەن ئەو چاوا دەکارن دەدەمێکی زوودا بە ڕەجەب تەیب ئەردۆغانڕە ڕۆنیشن کو لیستەیەدا ناوێ یەکەمە یعنی تێرۆریستە یەکەمە چاوە بەشار ئەسەد بە ڕەجەب تەیب ئەردۆغانڕە بڕوونە گەرەک ئەv گۆتە گۆتێ دەناوە تەلەڤیزیۆنێن تورکیایە ها ئیرۆ ها سبێ ها ئیساڵ ها vê heftê ha meha derbas bûyî li socî nizanim Beşar û Erdogan tên ba hev gerek ew gotê got bêdawî kirin heger ku ew lîsta newê çi dibêjin îptal kirin an jî newê sîlkirin newê reşkirin an jî guhortinek beserdanê ev tê wê watayê û دەوڵەتە سووریا بە ئاشکرا دەکارێت بە رووسیا را بە ئیرانە را ببێژە ئەس نەکارم بە ڕەجەب تەیب ئەردۆغان ڕاڕۆنم ji بۆی و ئەو دە لیستە تیرۆرێدەیە ئیستیخبارات دەکارن پێرە ڕوون و ئەو داهامان دەمێدا باندۆرێ خۆ بێگومان لەسەر عراقی و لەسەر کوردستانە عراقیژی دیکە کو دە عراقێداژی گەلک کەسایەتی هەنە دەمێ پێش ئەو ناو زێدەتر تێن ئاشکراکردن بێگومان تەلەڤیزیۆنە تورکیایە کێمتر بەحسا ناوێر عراقی دیکە و کێمتر بەحسا ناوێ وان شخصانە یەک بێک دەکا کو لە عراقی کەتنە ناوە vêlîsteyê ew jî ihtimale sedemekî xwe ew be divê demêda havkariyê emnî û asayişî û aborî di navbera Iraqê û Sûriyayê de li ser snûrpirin dixwazin ku dewarê dîplomasî de ew teklî newên pekxistin lê agahî di birîkê min de hene divê lîsteyê de navê Mesrûr Barzanî jî heye دەوڵەتە سووریای و تەلەڤیزیۆنێ وینەها زێدەتر ناوێ ڕەجەب تەیب ئەردۆغان و ئەحمەد داود ئۆغڵو چەند کەسایەتیان قەتەڕی و چەند کەسایەتیان کوێتی و حتا هەندێک کەسایەتیان سعودی و ئیماراتی و مەغریبی و مسریژی خستنە ناودا لێ ئەv کەسایەتی ji بۆی دەولەتان ئەو دەولەتێن و من ناوێوان ئانی احتیمالە هەمی ji بۆنە دیپلۆماسیە ڕۆژانە یا دەوڵەتە سووریا و یا بەشار ئەسەد پڕ گرنگ بن کام لێ بنەڕن دەدەمێ پێشدا کارڤدانێکی چاوە چێ دیکە مەخواز وان تشتانە بەوەڕا پارڤە بکەم لە کەرەماخۆ هەوڵ بدەن vê نوچێ vê پەخش و vê ڤیدیۆیê شێر بکەن بڵاو بکەن کەس هەواڵێن ku ئەو کەناڵ هێژی سوبسکرایب و ئابۆنە نەکردە ئابۆنە بکەن و ئەمێ دەمێ پێش دیسان بە هەورابن بە هەورا دیسانژی وێ ڕەوشێ بشۆپین سلااو و ڕێ ئێوارێکی باش ژوەرە